نێچیروان بارزانی لەگەڵ هاوژینەکەی لە بنکەی ڕۆتانا لا هەولێر دەنگیاندا. سەرۆکوەزیران بۆ کەناڵەکانی میدیا قسەی کرد. لە وەڵامی پرسیاری ڕووداودا ڕایگەیان هەڕەشە و قسەکانی حەیدەر عەبادی بڕیارەکانی مەجلیسی سەورەی عێراقی کۆن بیردێنێت. ئەوەی عەبادی دوێنێ گوتی بە هیچ شێوەیەک چاوەڕوان نەکراو. نێچیروان بارزانی ڕایگەیان بەغدا دەیەوێت فڕۆکەخانەکاندا بخات. داوەتیان دەکەین با بێن ڕەوشەکە لە فڕۆکەخانەکانی کوردستان ببینن چۆنە. فڕۆکەخانەکان بۆ پێشوازی ئەو ئاوارانە بەکارهاتوون کە بەغدا ئامادە نەبوو وەریانگرێت. سەرۆکوەزیرێ کوردستانی نێچیروان بارزانی هەروەها ڕاگەهاند ئەو هێوی دکە و بەغدا لە سەروەیەکێ نەفکرە لێ کوردستانی جەزا بکە. د دەربارەی هەلوەستا تورکیە دەژی بارزانی دیار کرد و کوردستان دخوازە ji bo Tirkiyê wan welatê navçeyê bibe cîranekî baş ku ji xeynî Kurdan bizanibin tu dostên wan tune ne. زۆر بەداخەوە بۆ قسەکانی دوێنێی سەرۆکوەزیرانی عێراق دکتۆر عەبادی هەڕەشەکانی دوێنێی جەنابی سەرۆکوەزیران بە حەقیقەت لەسەر هەرێمی کوردستان بڕیارەکانی مەجلسی قیادەی سەورەی عێراقی کۆنمان بەبیردێنێتەوە. زۆر بەداخەوە بۆ ئەو زمانەی کە ئەو بەکاری هێنا بۆ هەموو ملەتی کورد. ئەوەی کە دوێنێ ئەو ئیعلانی کرد بە هیچ شێوەیەک چاوەڕوان کراو نەبوو. مەطارات دادەخاتن. مشکلەی مەطاری هەیە دەیەوێ بزانێ مەطارەکان چۆنن. ئێمە دەعوەتی دەکەین بۆ بن فەرمون ببینن بزانن مەطاراتی ئێمە چۆنە و ئێمە چ دەکەین. ئێمە هیچ شتێکی شارەوە لەو مەطارانە ناکەین. ئێمە لەم مەطارانە استقبالی ئاوارەکان و ئەو بەدبەختانەمان کردووە کە ملیۆنێک و 700,000 کەس بوون و هاتوون بۆ هەرێمی کوردستاندا چونکە ڕێگەیان نەدەدا بچنە بەغدا. مەطاراتی ئێمە بۆ ئەوان بەکار هاتووە. ئێمە هیچ شتێکمان نییە مەطارات قەپات ببی. ئەمە عقوبەی جەماعی گەلی کوردستانە. ئەوەی کە عەبادی ئیعلانی کرد عقوبەی جەماعی هەموو گەلی کوردستانە و زۆر بەداخەوە ئەو زمانەی کە بەکاری هێنا بڕیارەکانی مەجلسی سەورەی ڕژێمی کۆنمان بەبیردێنێتەوە کە بە هیچ شێوەیەک ئێمە چاوەڕوانمان نەدەکرد کە بەو شێوەیە باس لە هەرێمی کوردستان بکات. کێشە چییە؟ دەیانەوێ بزانن بێن مەطارات سیرکەن وەربگرن بۆ بفەرمون بۆ بێن. هیچ مانعمان ئەگەر مەوزوع مەطارە. بەڵام ئەگەر عقوبەی جەماعی گەلی کوردستانە کە حتا ئێستاش ئەو گەلە بەشێکە لە عێراق من پێم وە کارێکی حتا بڵێ نابەجێ بوو دروست نەبوو و ئەو دەبوایە زۆر بە شێوەیەکی تر ڕەفتار و مامەڵەی لەگەڵ ئەم بابەتە کردبا و ئێمە دیسانەوە دەڵێین ئێمە کە ئەم ڕێفراندۆممان کردووە و ڕەغبەتی گەلی کوردمان پیشانداوە و هەموو ئەو پێکهاتانەی کە لە کوردستان دەژین بۆ ئەوەمان نییە ڕۆژی پاشتر ئیعلانی دەوڵەتی کوردی بکەین. بۆ ئەوەشمان نییە کە سنوورەکانی کوردستانیش بە زۆر دەست نیشان بکەین. ئەم دوو شتە زۆر مهمە. ئێمە دەمانەوێت کەوینە پرۆسەیەکی دانوستاندنی گفتوگۆی جدی لەگەڵ بەغدا بۆ ئەوەی ئەم مەسەلانە یەکلا بکەینەوە لە پرۆسەیەکی گفتوگۆدا. من هیوادارم بەغدا بیر لەوە نەکاتەوە کە عقوبەی گەلی کوردستان بدات چونکە ئەوەی کە بەغدا ئیعلانی کرد و سەرۆکوەزیران ئەوە عقوبەی جەماعی گەلی کوردستانە. زۆر بەداخەوە. لەبارەی تورکیاوە حەقیقەتێک هەیە من 2 مانگ هەوڵ دەدەم داوام کردووە کە سەردانی تورکیا بکەم بۆ ئەوەی بۆیان ڕوون بکەمەوە کە ئەم پرۆسەی ئێمە بە هیچ شێوەیەک تهدید نییە بۆ تورکیا. زۆر بەداخەوە ئەو مەجالەیان بەم ئێمە نەدا لە نزیکەوە بۆ تورکیا ئەو ڕوونکردنەوە بکەین. پەیوەندی ترمان بەردەوامە. پەیوەندی تەلەفۆنیمان سەرۆک وەزیری دەرەوەیان سەردانی هەرێمی کوردستانی کردووە و ئێمە بەردەوام بە تەلەفۆن لەگەڵ هەندێک لە مەسئولینی ئەوان قسە دەکەین لەسەر ئەم بابەتانە و دیسانەوە لێرە بە ناوی هەرێمی کوردستان و حکوومەتەکەی و گەلی کوردستان دەمەوێت تەکید لەوە بکەمەوە تورکیا لە منطقەدا هیچ دۆستێکی باشتر لە کورد و لە هەرێمی کوردستان نییە. ئێمە هیوادارین هیچ هەنگاوێکی وا نەبێتە سەبەبی ئەوەی کە ئەم عیلاقەی کە زۆر زەحمەتمان کێشاوە هەتا گەیاندمانەوە ئەوە ئەمانە تێک بچن. بە تەکید ئەوەی ئێمە کردومانە
مسئله اما او کشانمان و کلگل بغدا همان و اما نه امرو نه لمستقبلش دا نه تهدیدی امنی قومی ترکیه دکین و نه تدخلش لکاروباری ترکیه دکین دمانوی جیرانه کی باش بین و دمانوی علاقه اما لروی کمالایتی لروی سیاسی لروی آبوریه و لگل ترکیه روش بروش برو باشتر برو. سەرۆک وەزیرانی کوردستان سێ ساڵی ڕابردوو بۆ کوردستان بە سەخت وەسف دەکات. دەڵێ لەو ماوەیەدا لە سەنگەری پێشەوە بوون دژی گەورەترین مەترسی تیرۆریستانی جیهان کە داعش بووە. هاوکار لە شەڕی داعش نزیکەی 1800 پێشمەرگە شەهید بوون. هەروەها کوردستان پەناگەی ئارامی ملیۆنێک و 800,000 سەرۆک وەزیران دەڵێ زۆر نیگەرانن لە هەڵوێستی کۆمەڵگەی نێودەوڵەتی وەکو هەر میلەتێکی جیهان ویستومانە ڕەغبەتی خۆمان نیشان بدەین بۆ ئایندە. سێ ساڵی زۆر سەختمان بەڕێ کرد. ئێمە لە سەنگەری پێشەوەی بەرگری بووین دژی گەورەترین و خەتەرناکترین تەرۆریستان دنیا داعش. لەم بەرگریەدا حدودی 1800 شەهیدمان داوە، نزیکەی 10,000 بریندارمان داوە. هەرێمی کوردستان پەناهگایەک بووە بۆ حدودی 1,800,000 ئاوارە و ئەوانەی ناوخۆ ئاوارە و لاجئین کە لە سووریا و لە شوێنەکانی تری عێراقەوە هاتون بۆ هەرێمی کوردستان. مووقفی وڵاتانی دەرەوە ئەوەمان بەبیردێنێتەوە کە ئەو قسەی کە زۆر جار کورد دەیگوت جگە لە چیایەکان هیچ دۆستی ترمان نییە، دیارە دیسان ئەوە دووبارە دەبێتەوە. ئێمە زۆر نیگەرانین، ئێمە زۆر پێی ناخۆشە، ئێمە هیچمان نەکردووە وەکو هەر ملەتێکی دنیا ویستومانە ڕەغبەتی خۆمان پیشان بدەین بۆ ئایندە. ئێمە تێناگەین بۆ ئەم وڵاتانە وا بە شێوەیە، چونکە پرۆسەکەمان پرۆسەیەکی دیموکراتیە، پرۆسەیەکیشە شەڕی تێدا نیە، عونفی تێدا نیە. پێکهاتەکانی کوردستان ئەوانەی کە کوردستانین و لەم وڵاتە دەژین پێکەوە دەیانەوێت لە پرۆسەیەکی ئازاددا تەنها ڕەغبەتی خۆیان دەست نیشان بکەن. بۆ ئەو حەقەمان نەبێ ئێمە ئەو ڕەغبەتە پیشان بدەین. و ئێمە زۆر بەڕاستی مووقفی مەجلسی ئەمن، مووقفی وڵاتانی ڕۆژئاوا ئێمەی زۆر بێئومێد کردووە و زۆر بەداخەوە.